هەیە شارە تۆی گیانە بێ بێشۆخ و شەنگە بێتۆ ئاسمان بێمانجی تاوت تاڵێکی زەنگە بێتۆ هەی دنیا بکەم بە مڵکم هەم دڵم تەنگە بێتۆ پاییز و دوورکەوتنت بەهار بێ ڕەنگە بێتۆ هەی تۆ لە خەوی شەودابی دنیا بێدەنگە بێتۆ دۆڕانی دەست هەڵاتما ئازیز لەم جەنگە بێتۆ هێزی سەد پیاوم بێ بێبارم لەنگە بێتۆ حەلمی هەزار زانای بێ بەندە دەبەنگە بێتۆ ئافرین هاي هنارا لنا وباخان عم نكوشت وبداخان اگر دبي بشيرين دب فرهادي شاخان هاي سرخوشي جواني تونا هرتكي ملاواخان مجبوري جواني توما لبرسي دم كيداخان هاي شوانا بيادي تو داتم خيال دالخان خوم سرخوش مصدكم ويشي ديخ مبرداخان هاي دزلو چی شی الله گرمه بم دن بر خونده خان بو دستی نانی تو دبرم مزار خونه خان هاي هاوردكم خوای جان بابم تدوستم باخان هاوردكم خوای جان بابم تدوستم باخان اكامي حازي قاسمي تشلك بقربان سوچي قحدي اكامي دين خواري ببندان هەی گەلێ لەخۆم بێزارم هاوەر هاوەر خودای من دوعا دەکەم تازوە مەرگ بێتە ڕێگای من هەی بۆ هەر کەسێ واڵا بوو دڵی پاک و واڵای من بۆ خۆشیوان زەنگام ئەوان بوون بە بەڵای من هەی ئەوانەی جارە خۆیان دەنوان وەکو برای من هەر ئەوان بوون پیان کرد شەو درەنگ لە سرای من هەی بەس ئەوەندە دەزانم هەتا ما بێ ئاگای من وەک کۆی لە ژوەر ناگیرێن ئەوانە لە جێگای من هەی یاکامی عازی قاسم ئەوە پشت و پەنای من عومەری مامە کوردە ئەوە گەورە ئاغای من هەی عومەری مامە کوردە ئەوە گەورە ئاغای من سوهەیبی مام کەریمی نەهاتووە برای من هەی یادی خەتاب عەلاقە فەقەت ئەوە وەستای من بۆ شێخ موعەیەدە ئەوە تاقە برای من چارە سەری هەڵای من هاي برادري يستاكا بخويني ويلنيوي ديانقوها مشيرين يستاكا بوين الريبي هاي دسانم ناقيب من وأوري دبيبي كويب دستي خوم بوي وشي هاجلي تشيبي هاي يشي نساني دلي قدم ناسي نمديبي مصلحة سيونا فياوي لدوي سلاو الشيبي هاي للاي حالمي كمي للاي خود ويزيبي بخوي هندة الرشي لخفتها تقيبي هرحزنا كم لو موزوعي بفرمة واوديبي حصر بندد بوبليم لبرزون زمونيبي هاي حصر بندد بوبليم لبرزون زمونيبي حزنا كم باسي كسكم خوم بهن مرزيبي هاي تساوم خطب حلاقة للاي منصير رزيبي صلاو لشيخ مؤيدي برندنا بنيبي هر آكامي مام قاسمي قلق ببرزين ديوي بقرباني آكامي 2000 بياوي الريوي بقرباني آكامي 2000 بياوي الريوي هەی دەستی خۆم ئازاریدام دیدی پشت بە شێ بەستم وام لێ هاتووە لە دووری سێبەرم دوور ڕاوەستم
هەی دەستی خۆمە زاریدا دیدی پش بەشێ بەسم وامنیات وەلە دووری سێبەرم دوور ڕاوەستم هەیەوەی بەخێوم دەکرد دوایی پەنجەی دەگەسم لە هەوای بێوەفایان زیاتر لە پەستێک پەستم هەی باش بووم بۆ دەور و بەرم هەمێشی بوو بەخەسم لە گێژاو دەرم کردن بەهێزی مێشک و دەستم هەی لەبەری چاکەی بەهەنا کوختانیان بۆ هەڵبەستم بەهار لە ڕووی ئێوە بێ لە ناو پاییز دەوەستم هەی یا کامی عازی قاسم برای مەرد و سەربەسم عومەری مامە کووردا پێشکەش تۆیە هەڵبەستم هەی کوڕانی مامە سەید من بە ئێوە پەیوەسم ئێوە ئەمرم پێ بکەن لەسەر یە قاز دەوەستم ئافەرین هەی برادەر لەگەڵ تۆمە من بەدڵ برادەرتم تاقیم کەوە بزانە هەتا مردنی لەگەرتم هەی لا دوانە بێ دوژمنمی ئەمن بە دوای زەرەرتم لە ڕۆژی تەنگانەدا بەخۆم چەک و خەنجەرتم هەی شانازی دەکەم ئەگەر پیاوبی بڵێم نۆکەرتم لە بۆ سەرمە و گەرمایش وەکو چەترێک لەسەرتم هەی قەدوا فکر مەکەوە ئەمن لە دوای نەزەرتم لە پێناو تۆ دایدەنێم بەخوای دڵی کەرکەرتم هەی لە ڕۆژی شەڕ و کێشەش دەمان سەیبەر کەمەرتم بەڵام ئیستیغلال مەکە دەمان سەیبەر کەمەرت هەر ئاکامی حاجی قاسمی هەتا مردنێ لەگەرتم ئاکام بە خۆت دەزانی من دۆست و برادەرتم لەگەڵ سوورەی مەحرومی بۆ دڵێم بەرامبەرتم کاکە دیار بژی من چی گۆڵ هەی کە ئەو دڵی خۆش دەبوو هەستم دەکرد بێغەمم پەروانەی باڵگرتبووم ئەویش بوو بوو بە شەمم هەی دڵی یەکمان خۆش دەکرد نەبوو یەش و ئەلەمم تا ڕۆژێ بە درۆی برادەر خەرەقیان کرد بەلەمم هەی ئەوانەی نانم دەدان هاتنە سەر سفرە و زەمم نەمدەزانی بە گولەی وانە ڕۆژێ دەگرێ ڕەمم هەی نەمزانی بە گولەی وان ڕۆژێ من دەکرێ ڕەمم بە درۆ و بە بوختانان لا یار دەڕۆی زەمم هەی خۆزگەوا خراپ دەبوون قسەی هی دڵ و دەمم ئەو کات دەمگوت ڕاستەکەن کەسێکی کورت و کەمم هەی بوختانی وام پێ دەکرا یەکسەر دەشکا قەدەمم من شێرم وا ناکەوم کەینێ وەک ئەموەمم هەی تۆ هیلیۆمی بەرزەفری ئەمن بەرزە عەلەمن بت هەوێ بەو سووتێنی سەد جاران جەهەنەمم هەی یا کامی عازی قاسم هەی برای محتەرەمم عومەری مامە کووردا ئۆتە دۆستی یەکەمم هەی مەحمەدی عازی قاسم تۆم هەبێ دوور لە غەمم عومەری عازی قاسم لە تۆ بەبێ یەش و ئەلەمم هەی هەمووی لە داخل چێکە دڵی من دیوانەیە دڵم شێت و دیوانەیە و زووتە چاوانەیە هەی باڵداری عشقی تۆمە دڵی تۆ هێلانەیە شیرینی حەشقی تۆمە شیرینی حەشقی منی فەرهاد لەو چێوانەیە هەی جوانیم نەدید لە شێوەی زۆر جوان و شەهانەیە باخەوانی عشقی تۆمە و زووتە سێوانەیە هەی دڵم سەرمەستی جوانی ئەو جووتە لیوانەیە بەڵام یاری نەشمیلە لە من بەمەهانەیە هەی دڵ لە سایەی سەری تۆ دەست سوڕێ پەروانەیە گیانە جوانی تۆ جێگای هەزار تیرروتانەیە هەی چاوی من سید یعقوبە ئەفعالی پیاوانەیە دێڵێم بۆ سید مەحمەدی جێگاوی لێرانەیە هەر ئاکامی حازی قاسمی ئەفعالی شێرانەیە چاچی دەڵێم لە بەندان مەقسەد لەو بەندانەیە هەی لەگەر خودەی مەحرومی لەگەر سوورەی مەحرومی لەگەر سوورەی مەحرومی لەگەر ئەو فەنانەیە
ساچی دڵی لە بەندان ساچی دڵی لە بەندان مەقسەد لەو بەندانەیە لە قەزیەی بەندونەوار مەحرومی قوتابخانەیە خۆت باشتری حەمەژە